ئەمڕۆ ئێمە وەکو لیستی هاوپەیمانی کوردستانی لە بارگای مەقڕی سیاسی حیزب زەحمەتکێشانی کوردستان لە هەولێر کۆبووینەوە کۆبوونەوەی ئاسایی بوو. ئەم کۆبوونەوەیش ئاسایی خۆمان بوو. لە کۆبوونەوەکە تابعین مەبەستمان لە کۆبوونەوەکە ئەوە بوو کە هەڵسەنگانی کارەکانی پێشووان بکەین و باسی ئەوە بکەین باسی چۆنیەتی دانانی کاندیدەکان. ئەمە کارێکی گرنگە، نقطەیەکی گرنگە بۆ ئەوەی کە چۆن دیاریکردنی کاندیدەکان بکەین و ئەو باسی هەموو ئەو تۆرانە بکەین کە چۆنی لیستەکەمان تۆمار بکرێ، چی بکەین چی نەکەین و کۆبوونەوەی داهاتووشمان لەسەر ئاستی هەموو لایەنە سیاسەکان لە هەر لە خلال ئەم هەفتەیە ئینشاءڵڵا کۆبوونەوەیەکی تر ئەنجام ئەدەین و کاروبارەکانمان بۆ شێوە ڕاتەڕێەوە کۆبوونەوەکە ئاسایی بوو، کۆبوونەوەیەکی نائاسایی نەبوو و کۆبوونەوەکە زۆر بەڕێک و پێچ و زۆر باشتر ڕۆیشتە ڕێوە لە کۆدەنجی هەموو لایەنەکانی لەسەر بوو. ئێمە هەتای ساکە بڕیار نەدراوە کە چۆنی دابش بکرێ، بەڵام بڕیار ئەوەماندا ئالیەتی دیاریکردنی کاندیدەکان چۆنە بێ هەر لە پارێزگارێک بە شێوەیەکە بە پارێزگایەک بە شێوەیەکەن. ئێمە هێشتا سێ پارێزگا چواریش نییە، کەرکووکە، نینەوایە، دیالەیە. هەتای ساکە مەسەلەی سەلاحەدین دیاری نەکراوە کە لیست دابەزیە ئەوەتانێ کاندیدەکە کرێتە ناو لیستێکی ترەوە بۆیکەوە منافسی هەر ئەین لەسەرم کارانەیە لەسەر شتانەیە کە بەرنامەکانمان بەرنامەی سیاسیمانە بێ بەرنامەکە بێ تاوتویەکەین بۆی لە خلالی ماوەیەکی کەمە بتوانین شتەکان پێداویستەکان ئامادە بکەین و پێشکەشی بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی بکەین. بەڵێ تایەتی پارتی تورکمانیشی تایە و لیستەکەش هەتای ساکە دانەخراوە و کراوەی بۆ هەموو لایەنیشتر کە بێنە. ئێمە حتا ئەو ڕۆژێکەوە دائەخرێ مەجارمان هەیە.